یەکەم وشەیەکی لە ئاسمانەوە بۆ سەر پێغەمبەرەکە دائەبەزێ بریتێ لە وشەی بخوێنە اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم یەکەم وشە دائەبەزێ لە ئاسمان وشەی بخوێنەیە هەروەی پەروەردگار ئەهلی خوێنەوارەکانی بەرز ڕاگرتووە يرفع الله الذين آمنوا منكم الذين أوتوا العلم درجات بلي أهل علم برسرة بلي أهل علم برس كردوتوا شان شوكتي بيداون لبر أو خوێنەوارەیە کە هەیەە ئەم علمەش لێرە بەتایبەت نییە لە علمی ئوخڕەوی و علمە شەرعیەکان بەڵکو مەبەستی علمی بەسوودە هەر کەسێ پەیامێکی پاک و خێر و چاکی هەڵگرتە بێ دەرس بە خوێندکارەکە بداتەوە فیزیا بێ یاوانەی پەروەردەی ئیسلامی بێ دەرسی تەفسیر بێ یا دەرسی کیمیا بێ دەرسی زیندەوەرزانی بێ یا دەرسی علمی حەدیث بێ مامۆسایەکی چاک مڕەبیەکی چاک زانستێکی خێر و بەسوود فێری تەڵەبە بکە ئینشاء الله کۆیە و حەدیثانە لەو بارەوە هاتووە شەملی دەکا مادام نیەتی چاکە و نیەتی خێرە و نیەتی باشە هەروەکو ابن حنبل دەڵێ العلم لا يعدله شيء هیچ هاوتای زانست نییە ئەگەر بێت و نیەتی چاک و پاکی لەگەڵدا بێ بڵاوبوونەوەی زانست ئەمن و ئاسایش لە وڵاتە بەرقەرار دەکا وەکو ابن القەیم دەفەرمێ کاتێک زانست لە هەر شوێن و ناوچە و دەڤەرێکە وڵاتێکە بڵاو ببێتەوە مەگەر ئەمن و ئەمانی تێدا بڵاو دەبێتەوە کەیش ئەمن و ئەمانی تێدا نەما بەڵام بزانە زانستی تێدا نەماوە